ئەزیزان، چاوەڕوانیکێکە لەو شتە ناخۆشانی کە لە ژیانی مرۆڤ ڕوەدات. ئەو مرۆڤانی کە زۆرێک لە ژیانیان لە چاوەڕوانیە بەسەر دەبەن ڕەنگە خۆشیەکان و ئاسوودەیەکانی ژیانیان لەدەستدا بێ. ئەبێت چی چێژێک بۆ ژیان هەبێت گەنجێک بە حسابی خۆی 8 ساڵ 10 ساڵ لە چاوەڕوانی ئافرەتێکی کردووە، چی چێژ و خۆشەویستی و محەبەتێک هەبێت بە چەندین ساڵ چاوەڕوانی و بەڵام چاوەڕوانیەکی بێ سوود و بێ قازانج. ئەو مرۆڤانی کە سەرکەوتون هەمیشە هەوڵ دەدەن چاوەڕوانیەکانن زوو یەک لای بکەنەوە، چونکە ئەو کاتانی کە تۆ چاوەڕوانی شتێک دەکەی، چاوەڕوانی کارێک دەکەی، چاوەڕوانی قەدەرێک دەکەی، چاوەڕوانی ڕووداوێک دەکەی ژیانی تۆ بگۆڕێ، زۆرترین کاتە خۆشەکانی تۆ بەسەر دەبات. ئەو کاتانە زۆر چێژ و خۆشی لێوەرناگری. و زۆرێ لەو مرۆڤانی کە چەندین ساڵ چاوەڕوانی کوڕێکیان کردووە یان چاوەڕوانی کچێکیان کردووە، زۆر جار چێژ و خۆشییان لە ژیان وەرنەگرتووە و لە داهاتووە پەشیمان بوون. ئەو ژن و پیاوانی کە چاوەڕوانن ئەگەر بێت و منداڵێکیان ببێت ئیتر خۆشی وەرەگرن، چێژ لە ئێستا وەرنەگرن، زۆر بەداخەوەم ئێوە ناتوانن خۆشی و ئاسوودەی لە ژیانە بەدەست بێنن. ئەو کچ و کوڕانەی کە چاوەڕوانن و تەسەور دەکەن ئەگەر بێت و پارەیان نەبێت یاخود گیرفانیان پڕ نەبێت ئیتر ژیان خۆشی تێدا نییە، شەرت نییە لەو کاتانش کە پارە بێتە دەستەوە تۆ چێژ و خۆشی لێوەرگری. ئەو بەڕێزانەی کە وا تەسەورەکەن ئەگەر بڕوانامەی بەرزیان نەبێت ئیتر چێژ و خۆشی ئاسوودەی نییە لە ژیانە هەڵەن. چۆ کی ئەڵێ لەو کاتانی کە تۆ بڕوانامە بەدەستێنی اینجا بەڵایەکی تر نایەتە پێشەوە کە بریتێ لە نەخۆشی. چەند کەسمان بینیوە چێژی 25-30 ساڵی لە ژیان وەرنەگرت، تا 30 دانە ساڵ ڕاکەڕاکی بوو بە دوای بڕوانامەیە، وەختێ بڕوانامەی بەدەستهێنا نەخۆشی و دەرد و بەڵا واش پرزەی کرد، ئەو چەند ساڵە کەمەتری لە ژیان ئەویشی نایەبانی. ئێستا بیر دەکەمەوە ئەم بەڕێزە ئەگەر شریتی ژیانی بگەڕێتەوە ئەو 30 ساڵی بە دوای بڕوانامەیە ڕای کرد، بەلایانی کەمەوە چێژی لە ژیان وەرەگرت، چێژی لە ژن و ماڵ وەرەگرت، چێژی لە سەردان وەرەگرت، چێژی لە ژینگە وەرەگرت، چێژ و خۆشی وەرەگرت لە سروشتی ژیان. بەڵام بەداخەوە زۆرێ لە تەمەنی لە هەندێشتا بەسەر برد کە پێی دەڵێن چاوەڕوانی و لە دوای چاوەڕوانی چێژی لە شتەکان وەرنەگرت. بۆیە کاتان لێ دەکەم ئێمە دەبێ مرۆڤ گەلێک بین، سەرکەوتوو بین لە ژیانە، دەبێ هەوڵ بدەین. چاوەڕوانیکی تا ڕادەیەکی کەم زۆر ئاساییە، بەڵام چاوەڕوانی نەگاتەوەی کە تۆ هەموو خۆشیەکانی ژیانە لە دەست بدەیت، چونکە چاوەڕوانیکردن بۆ مردن لە دەستدانی پاش مردنیشە. ئێمە چاوەڕێ بکەین کە گەشتینە تەمەنی پیری اینجا بکەوینە خۆمان، ئەوەش بۆ خۆی بۆ کۆڵە لە دەستدانی گەنجیە. تکایە وریابن، چاوەڕوانی کات بەفی ڕۆدانە.